چیرۆکەکە بڵێنەوە هی ئەو پیاوەی کە شەترەنجی دۆزیەوە زۆر دڵخۆش بوو بەو یاریە ئەویش پێیوت من زۆر خۆشحاڵم بە یاریکردنی شەترەنج چۆن ئەتوانم پاداشتت بەمەوە ئەویش وتی دەتوانی خواردن بۆ خێزانەکەم داوای ئەوەت لێ ناکەم تەنها یەک دەنک برنج بێنە و داینێ لەسەر شەترنجەکە دواتر دوانی دیکە چواری دیکە و شەشی دیکە و دەبینیت کە کارەکە بووە بەڵام دەزان ئەو چی کرد کاتێک کە شتێک دووبارە دەکەیتەوە بۆ 6 جار و زیاتر ژمارەیەکی زۆر گەورە دەردەچێت ئێمە تازە بە تازە دەستمان پێکردووە بە بەشی دووهەمی شەترنجەکە ئەویش بە دەبڵکردنی توانایی کۆمپیوتەر ئەو دەچینە ژمارەی زۆر گەورە بۆیە نمونەی ئەوم بۆ هێنانەوە کە ڕەنگە سەیارە بێتە پێشەوە کە خۆی لێ دەخوڕێت من تەمەنی ئەوم هەیە کە ئەوەم لە بیر بێتەوە ئێمە ئەفلام کارتۆنێکمانە بینی کە ناوی جەتسن بوو ئەویش باسی ئایندەی زانستی دەکرد ئێوە دەزانن کە باوکەکە لەو فلام کارتۆنەدا کە ناوی جۆرج بوو خۆی دەیتوانی کە فڕۆکەکەی خۆی لێ بخوڕێت 15 ساڵ لەمەوە پێش کە ئەوە دەبینرا ئەو کاتە هێشتا گوگڵ دەستی پێ نەکرده بوو نەبوو دانەهێنرا بوو ئەو کاتە دڵنیا بن کەشتی نوێ دێتە پێشەوە بۆ منداڵەکانی ئێوەش ئێستش هەواڵە باشەکەتان پێ دەڵێم ئەو کەلوپەلانەی کە ئێوە پێویستانە بێ بۆ ئەوەی کە لەم جیهانەدا بژین ئاسانترە بن هەرزانترە بن بەکارهێنانیان ئاسانترە بێ و بە خۆڕایی دەبن ئەم پەیوەندی بەستنە بەم شێوەیە لە ڕووی پەیوەندیەوە لە ڕووی خوێندنەوە ئاسانترە بێت و لە ئەنجامدا خەڵکێکی زۆر دەتوانن پێکەوە کار بکەن هەو هەماهەنگی بکەن کە لەوە پێش نەیانتوانیەوە بیکن ئەو وێبسایتانەی کە هەن لە ئینتەرنێت جێگەی هەموو شتەکان ئەگرنەوە بۆ نمونە لەمە دوا وۆڵستریتتان ناوێت چونکە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەتوانن چاودێری بکەن دەتوانن داتاکانتان لە ئینتەرنێت خەزن بکەن دەتوانن بزنسێکی نوێ دەست پێ بکەن کە لە هەموو جیهاندا کار دەکە ئەویش لە ڕێگەی ئینتەرنێتەوە و پێویست ناکا کە پارە بن بەو کۆمپانیا گەورانە بۆ ئەوەی سەرمایە گوزاری بکەن بەڵام ئەم فراوان بوونە گەورەیە پێویستی بە توانای مرۆیی هەیە و ئەوەش لەسەر شانی ئێوەیە ئەگەر ئێوە بتوانن خۆتان هان بدەن بۆ ئەم کارە دەتوانن بیکەن بەڵام ئەگەر ئێوە خۆتان هان نەدەن دەوڵەت ناتوانێت هیچتان بۆ بکات بێگومان ئەو توانایانەی کە لە بەردەم ئێوەیان ڕەنگە بە پێچەوانەوە کاریگەریان هەبێ خەڵک چیدی سەیریەوە ناکە ئێوە چ زانیاریەکتان پێە چونکە گوگڵ لە هەمووتان زیاتر زانیاری پێوەیە لەمەودا دەیانوێ بزانن ئێوە دەتوانن چی بکەن کە ئەوەیان بەلاوە گرنگترە بەواتایشی کە دەمەوێت بڵێم شتێکی نوێ و چانسی کارکردنی نوێ دروست دەبێ و پارێزەرەکان دووبارە کاریان دەبێت بەڵام ئەوانیش دووبارە دەتوانن گرێبەستەکان ساس بکەن و هاوکاری خەڵک بکەن بۆ ئەوی بزانن چۆن بزنسێکی نوێ دروست بکرێت هەموو کەسێک منیش لەگەڵ ئێوە دەبێ بیر لەوە بکەینەوە کە بۆچی ئێمە لە کارێک وەردەگیرین و دەتوانین خۆمان بەرەو پێش بەرین بەڵام گۆڕانکاری بە بەردەوامی بەم شێوەیە
من حەز دەکەم بەشە پڕەکەی پەرداخەکە ببینم کە خەڵکێکی زۆر هەوڵە دەن چارەسەری کێشەکانی جیهان بکەن. کوردستانیش بە هەمان شێوە کە چانسی کارکردنی زیاتری تێدا بێت و خەڵکی بتوانن زیاتر لە توانەکانی خۆیان کار بکەن. لەم حاڵەتە ئێوە چۆن دەتوانن بزانن کە ئەو شەهادەی کە ئێوە لێرە وەرتانگرتەوە ئەو ئەگەر ئەمڕۆ ئێوە کە لێرە دەردەچن ئامادە بن بۆ کارێک کە لەوە پێش نەدۆزراوەتەوە ئەوە کاری ئێوەیە. بەڵام ئەگەر ئێرەتان بەجێ هێشت بێ و خۆتان هاندا بێت بۆ کارکردن و پێکەوە کارکردن لەگەڵ خەڵکانی تردا بۆ ڕەفاهیەت لە جیهاندا و بۆ ئەوەی جیهانێکی باشتر هەبێ، ئەوە گرنگ نییە ئێوە چ کارێکەکەن، بەڵام ئەمە مانایەکی مژدەبەخشی هەیە. با باسی ئەوتان بۆ بکەم کە ئێوە قەرزاری چین بەرامبەر وڵاتەکەتان پێویستی بە ئێوەیە لە زۆر زیاتر لە وڵاتەکانی دیکە. سیاست لەم ناوچەیەدا بۆ مدەیەکی زۆر بەست بووی، بەڵام ئێستا ئەو بەستەڵەکە دەیکاتەوە. لە شامەوە بۆ بەغداد خەڵکانی گەنجی وەکو ئێوە داوای دوو شتیان کردو. یەکەمیان ئەوە بووە کە وەکو هاونیشتیمانیەک قبول بکرێن، هاوڵاتیە کە خاوەنی هەمان مافە و وەکو ویستی دووهەمیشان ئەوەیە کە بتوانرێ ئیستیفادە لە توانەکانیان بکرێ وەکو مرۆڤەکان، وەکو مرۆڤ. لە زۆربەی شارەکانی دیکەش بۆ نمونە لە کیێڤ هەمان خواستم گوێ لێ بوو. گەنجەکان کە شۆڕش دەکەن ئەمەیان دەوێت. لە تونس ئەو وڵاتانەی عەرەبیانەی کە بەهاری عەرەبی تێدا بوو، ئەمە کاری ئێوە دەبێت. ئێوە قەرزاری چین بەرامبەر بە وڵاتەکەتان. فراوانکردنی دیموکراسی و کۆمەڵگەی مەدەنی تونس ئەو وڵاتە عەرەبەیە کە زۆرترین دامودەزیەکانی ڕێکخراوی مەدەنی هەیە، کۆمەڵگای مەدەنی هەیە و کە دەتوانن لە ناو کۆمەڵگەدا چالاک بن. من خۆشحاڵم بەوەی کە لە کوردستان دەبینم ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لە فراوان بووندان. ئەوە نیشانەی تەندروستیە لە فراوان بوونی ئەم کۆمەڵگەیەدا. بەڵام دەمەوێت ئەوە بڵێم کە دوای ئەوەی کە فەیسبوک دروست بوو، ئیتر قورسە کە ڕێکخراو دروست بکرێ بەبێ هاوکاری ئەو تۆڕانە. کاتێک کە ئێوە لێرە دەردەچن دەبێ کار بۆ ئەوە بکەن کە ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی پێک بێنن بۆ ئەوەی دژایەتی گەندەڵی بکەن و هاوکاری وڵاتەکەی خۆتان بکەن. و داوای ئەوەتان لێ یەکەم کە وعدێکم پێبن، ئەویش ئەوەیە کە لە فەیسبوک دەرچن و فەیسی خۆتان دروست بکەن. لە کۆمەڵگای هیچ گروپێک کە دەبێت ڕێز لە هەڵبژاردنەکان بگرێت بۆ ئەوەی کۆمەڵگا بەرەو پێش بچێت. تەنها ڕێگەیەک بۆ ئەوەی کە نەتەوەیەک سەر بکەوێ ئەوەیە کە دام و دەستگای خۆیان هەبێ، نەتەوەی خۆیان هەبێ بۆ ئابووری و بۆ سیاسی و بۆ هەموو ئەو بوارانەی دیکە. دەبێ خاوەنی هەموو ئەو دام و دەستگایانە بن. تونس پێویست توانی سوود لەو هەموو ئەو توانایانەی خۆی وەربگرێ کە خاوەنی بوو بۆ ئەوەی کە کۆمەڵگاکەی بەرەو پێش بێت. بیر دەکەمەوە کە ئەو شتانەی دەیڵێم لێرە ئێوە دەزانن کە ئێوە و هەموو
ئەو کەسانەی دیکە کە لەم زانکۆیە دەردەچن شەڕکەر دەبن بۆ فرەڕەنگی. من هێشتا متەفائلم بە کۆمەڵگاکەی خۆم کە ئێمە توانیومانە لە ئەمریکا کەسێکی ڕەش بتوانین بە سەرۆکی وڵاتەکەی خۆمان هەڵبژێرین کە پێستی ڕەشە و باوکی موسڵمانە. فرە چەشنی فرە ڕەنگی زۆر زۆر گرنگە و چانسی ئەوەی هەیە کە سەرکەوێت. ئێوە پێویستە بۆ ئەمە شەڕ بکەن و قەرزاری ئەمن بەرامبەر بە وڵاتەکەی خۆتان. ئەیچی قەرزارن بەرامبەر بە کەون. ئێوە یەکەم نەوەن کە دەبێت زانیاریتان هەبێت لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە لە جیهاندا دروست بووە. ئیقتیباسی حراری یەکێکە لەم بابەتە گرنگانە. هەموو ئەو زانیاریەتان هەیە کە پێویستە لەسەر شانتان پارێزگاری لە ژینگە بکەن لەم شاخانە بکەن و بەجێی بێڵن بۆ نەوەکانی دوای خۆتان و بیکەن بە وەسیلەیەک بۆ گەشت و گوزار و هاوکات ببێ بە ئیلهام بۆ نووسەرەکان و بۆ شاعیرەکانتان و پێویستیتان بۆ هەوای پاک چونکە ئایندەی کوردستان تەنها دەرهێنانی نەوت و فرۆشتنی نییە. هەمان کاتە لایەنی ژینگە زۆر زۆر گرنگە. بێگومان ڕۆژێک دێت کە ئەو بیرە نەوتانە وشک بکەن و تەنها وەسیلەیەک بۆ ئەوەی ئەم وڵاتە بە جوانی بمێنێتەوە ئەوەیە کە ئێوە دەرچوانی ئەم زانکۆیە هەوڵ بدەن کە توانای مرۆڤ بخەنە گەڕ و ئەوە قەت وشک ناکات. ئێوە پێویستەکە هاوکاری ژنەکانیش بکەن کە لە کۆمەڵگادا کار بکەن و بتوانن ئیبداع بکەن. و شتێکی کە هەیە کە دەمەوێت بیڵێم ئەویش ئەوەیە کە دەیانەوێ منداڵەکانتان پێویستە لە شوێنێکی باشدا بەخێو بکەن کە هەوایەکی پاک هەیە کە ژینگەیەکی پاک هەیە. کوردستان بە تەندروست و بەخۆشی ڕابگرن کە خەڵک ڕانەکا لێی. ئەو ئەم زانکۆیە بێتە شوێنی ئەوەی کە کەسەکان بتوانن توانەکان و بەهرەکانی خۆیان گەشە پێ بدەن. ئەو ئەمانە لە هەموو بزنسێکی بواری نەوت گرنگترن. ئێوە قەرزاری دایک و باوکیشتانن کە پێویستە ئەوەتان پێ بڵێم کە دایک و باوکتان زۆریان هەوڵداوە زۆریان بەخت کردووە بە ئەوەی ئێوە بتوانن لێرە بن. چیرۆکێکتان بۆ گێڕمەوە لە ئەمریکاوە کاتێ ئێوە لە خوێندنگەی سەرەتایی بوون کاتێک کە ئێمە لە خوێندنگەی سەرەتایی بووین کەسایەتیەک هەبوو کە لە بواری تۆپی پێدا زۆر زۆر بەتوانا بوو. داوای کرد کە ڕێکلامێک لەسەر تەلەڤیزیۆن بکرێت. ڕێکلامەکە زۆر سادە بوو کە تۆزێک مۆسیقای تیا بوو ئەو یاریزانە ناسراوە کە دەیوت ئایا ئەمڕۆ دایکت تەلەفۆنت بۆ دایکت کردووە؟ ئەم دێڕە ئاسانە ویستی شتێکی دیکەشی لەسەر بڵێت ئایا ئەمڕۆ تەلەفۆنت بۆ دایکت کردووە؟ من خۆزگەم دەخواست کە بمتوانێت تەلەفۆن بۆ دایکم بکەم. ئەمە هەستیارێکی زۆر گەورەی دروست کرد. من باوکم کاتێک وەفاتی کرد کە 19 ساڵم تەمەن بوو. زۆر حەزمە کرد کە بتوانم تەلەفۆنی بۆ بکەم. ئێوە زۆر قەرزاری دایک و باوکتانن. ئەگەر دەرسێک هەبێ لەم گوتارەی وەرگرن ئەوەیە کە تەلەفۆن بۆ دایکتان بکەن حاڵ و ئەحواڵی دایک و باوکتان بپرسن و بێگومان باوکتان. ئێوە دڵنیام کە دڵخۆشە بن بۆی کە ئەوە بکەن. خولی دەرچوانی 2014 زانکۆی ئەمریکی لە عێراق. دەمەوێت هەموو پامەکانم بەم شێوەیە کۆ بکەمەوە. یەکێک لە کلیشە کۆنەکان ئەوەیە کە دەرچوان بڵێم ئەوە بکەن کە خۆشتانەوە و حەستان لێ
چونکە گرنگە ئەو کارە بکەیت کە حەزەکەیت حەزت لێیە ئەو شتانەی کە ئێوە لی بێزارن دڵنیابن کە لە ڕێگەی سۆفتوێر و بەرنامە کۆمپیوتەرەکانەوە دەکرێن پێویستە کە پەیوەندی مرۆیی هەبێت لە کاتی جێبەجێکردنی کارتا بۆیە ئەو کەسانەی کە ئەو کارە دەکەن کە خۆشیانەوە حەزیان لێیە لە کارەکانیان سەرکەوتوو دەبن و ئەو خەیاڵە زانستیانی کە هەیانت دەتوانن بیهێننەتی ئەمە بە شێوەیەک کار بکەن کە کاتێک کە دانسەکەن وا دانس بکەن کە کە سەیری ئێوە ناکات و کاتێکش کار دەکەن وا هەست بکەن کە لە بەهەشتدان